لە شاری بێرگن لە وڵاتی نەرویج لە هۆڵی هونەری 3.4 هونەرمەند شوان دلێر قەرەداغی دوو پرۆژەی جیاوازی لە یەک پیشانگادا نمایش کرد. بۆ گفتوگۆی زیاتر سەبارەت بەم پێشانگایە هونەرمەند شوان دلێر لەگەڵمانە. کاک شوان سڵاو لێبێ. زۆر سپاس. دوو پرۆژە لە یەک پێشانگادا چۆن ئاوێتەی یەکتر بوون؟ بەڵێ سەرەتا پرۆژەی یەکەمیان بەشێکە لە خوێندنی دکتۆراکەم تقریبن ماوەی 3 ساڵە کاری تیاکەم بەڕاستی کە لەسەر بابەتی ژێردەستەی زمانە کە ئایا گەر زمانی وتەیمان لە دەست بین ئایا ئەو زمانی بینین چۆن جارێکتر جێگەی زمانی ڕۆژانەمان بگرێتەوە. و بەشی دووهەم لە کارەکان پرۆژەیەکی ترەکە ناوم ناو from above ئینگلیزیانی واتە لەسەرەوە. مەبەستیشم لەوە ئەوەیە کە ئێمە زۆربەی کات دەبێت سەیری کێشەیەک لێک لاون نەکەین بەڵکو لە دووسێ لای جیاوازەوە و لە مەوزوری جیاوازەوە بەتایبەتیش لە سەرەوە کە بۆعدێکی بەرزترە بۆعدی پەیروتیورە ئەویش ڕێفرانسێکە بۆ مینیاتوری ڕۆژهەڵاتی یا مینیاتوری ئیسلامی کە زۆربەی کات هونەرمەندەکان لە ئاسی سەرەوە بۆ خوارە وێنەکانیان کێشاوەکو بڵێ لە نیگەی خودداوە. بەڵێ کاک شوان لە نووسینێکدا ئاماژە بۆ کراوە کە هونەرمەند تەنها کاری جوانکاری ناکات بەڵکو دەنگی کۆمەڵگەشت دەگەیەنێ. تۆ ئەم ڕۆڵە چۆن دەبینیت؟ بەڵێ بۆ من زۆر گرنگە بەڕاستی کە بابەتەکانم تەنها لایانی ئێستاتیکی لە خۆم نەگرن بابەتێک کە هەم لەلایانی سیاسی و کۆمەڵاتی و بم هەژێنێت من پێم باشە کە ڕنگدانەوە بادیان بابەتێک کە تەئسیری تێکرد بێتم کە نەتوانم بە زمان بە ئاخاوتن باسی بکەم لە وتارێکە لە نووسینەکە جارێکی تر بێم لە ڕێگەی وێنەوە بە شێوەیەکی تر مەنزورێکی تری پیشان بم. هەر بۆیە من لای من هونەری شێوەکاری وەک زمانێکە چەندەها ساڵانێکی زۆر خۆم فێری تەکنیکی وێنە کێشان کردووە کە هەم لە پەیمانگەی هونەرە جوانەکانی سلێمانی لە کوردستان و هەم لە شاری ئۆسلۆ چەند ساڵێکی زۆر خوێندومە. هەست دەکەم وەکو زمانێکە فێر بووم و ئێستاش ئەمێ بۆ زمانی کە فێر بووم باسی چەندەها بابەت بکەم بابەتەکانی زۆربەی کاتەکەونە قاڵبی بابەتی سیاسیەوە. بەڵێ لە بابەتەکەدا باز لە پێویستی ناسنامەی هونەری کراوە. ئایا ئەمڕۆ هونەری کوردی لە مەترسیایە یان لە قۆناغێکی گەشەکردندایە؟ لە قۆناغێکی گەشەکردندا بەڕێی من چونکە ئێستا دنیای گلۆبالیزمە بەڕاستی ینی هونەرمەندانی ئێستا سەیرەکەیت لە ڕێگەی سۆشیال مێدیاوە لە ڕێگەی ئینتەرنێتەوە ئەو پێشانگا گەورانی کە لە دەروی وڵات ئەکرێتەوە و لە هەر شوێنێکی دنیا بێ ئەتوانن بیبین و بگرن بە بەشداری تیا بکەن و کۆمنتی بکەن و وەچەنەها هونەرمەندیشمان هەیە بەڕاستی لە ڕێگەی ئینتەرنێتەوە توانیوێتی ئێستا داواکاری بنێرێت و لە فستیڤاڵە گەورەکانە بەشدار بێ. هەر بۆ نمونە ئێستا هونەرمەندێکی شاری سلێمانیمان هەیە تارە عەبدوڵڵا هاتوو بۆ شاری ئۆسلۆ لێرە ڕەسیدەنسیێکی وەرگرتو بۆ ماوەی ساڵێک پێکترەوە لەو باشترە بێت چی بێت بەڕاستی. ڕاستەکەی کاک شوان جەخت لەسەر ئەوە دەکەیتەوە کە هونەر دەبێت زیندوو بمێنێتەوە و نەبێتە تەنها یادگاری. تۆ چۆن نەتوانیت لە کارەکاندا ئەم زیندویە بپارێزیت؟ بابەتەکانی من هەڵیان ئەبژێرم بۆ کارکردن بابەتەکانیان تاریکن زۆر تاریکن بەڵام ئەو هیوایی کە لە ئیشەکانە ئەیبینمەوە زۆربەی کات ئەوەیە کە من وەکو خەباتێک بەڕاستی ئەبینم زۆربەی کاتێک گەڕێنمەوە بۆ ژێردەستەی کورد وەکو تاکە کەس کوردبوون زۆر سەختە کات بە تایبەتی کە لە ناوچەی خۆمانیتە دەرەوەیتە دەرەوە بەرەو دەروی وڵات ئەوانە سێرەکی چەند هاتووشی کێشابی. هەر بۆیە لای من ئەگەر زمانی نووسینەوە و ئاخافتنمان ژێردەستە بێت زمانی وێنە کێشان ئازادترە. هەر بۆیە لای من ئەتوانم بڵێم کە زمانی وێنە کێشان
زۆربەی کات بەتواناترا و هەوڵدانی من بۆ دروستکردنی ئەو کارانە شێوەیەکە لە چیرۆک نووسینەوە بەڕاستیە بۆ شێوەیەکیشە لە خەبات هەروەکو زمان ناس و نووسری کێنیایی ئەڵێ ئەنگوگی واتیان گۆڵێ هەر شێوەیەک لە نووسین لە ئاخاوتن لە دروستکردنی فیلمێک کە بە زمانی دایکی خۆت بکرێت شێوەیەکە لە بەرەنگاربوونەوەی سیستەمی دەسەڵات چونکە سیستەمە هێزەکان زۆربەی کادووە ئاکەن کە زمان جێردەستە بێت زمانی ئاخاوتین پەیوەندی نەبێت لە بینی ئینسانەکانە و بە ئیشکردن لەسەری شێوەیەکە لە خەباتکردن. هونەرمەند شواندلێر سوپاس بۆ ئەم گفتوگۆیە. سپاس بۆ باش.